پارتی دیموکراتی کوردستان و دهۆک دوانەیەکی لێکگرێدرا و لێکدانە بڕاون لەوەتەی پارتی هەیە لەگەڵ دهۆک پێکەوەن. سەنگەر پارتیت بێژێت دهوکیا منە و معقەلی منە و بربرا پشتێ منە بەڵام سەر هەندێژێک دەنگێ نەڕازیên پارتی هەنە دهوکێ و سەروان دەنگا حزبên دی هاتینە دهوکێ و خۆل سەر دەنگێ نەڕازیên پارتی مەزن دەکەن. بەڵام مەڤیدار پێ ناچێ پارتی هەر ئاوا دەستەوەسان دانیشت بێ. پارتی ئەڵێت بۆ ئەوە پلانم هەیە و ژمارەیە کەسایەتی دیاری پارێزگای دۆکی بۆ ئەم جارە کاندید کردووە. ئەیکیشوانە بەیار تاهر دۆسکی کاندیدی ژمارە 4 پارتی دیموکراتی کوردستان پارتی کاندید کردە بکو زۆرترین دەنگێن پارتی vêcarê dilê razî bikit û bînte ser sundûqê dengdanê. سەیدا بەیار میهڤانی مەیە لە بەرنامەی چکن. کاک بەیار تو بخێراتی. سپاس گەلە مەمنون. کاک بەیار دچە بەغدا ئەگەر هاتیە هەڵبژارتن دێ چکەی؟ دوو شەڕێت سەرەکیە دەستێمەدای شەڕێ ئابووری و شەڕێ سیاسی ئەس دل و یاقین دێوان هەردوو شەڕاکەم و دێ مافی خەلکی هەرێما کوردستانی بدەستڤینی. حاضری بچنە ناو بازارê guhdariya dengdera okey? دەکەرم. ناپچین. ئەری ئینسانێکی هۆسا چ ویژدام چ زەمیر دەنگینا دەیە. کی بێواشە کاک بەیار نوێنەری وی بێت پەرلەمانی عێراقی خۆڵ توێرە پێش زەحمە نەبێت تو پێ باشە کاک بەیار نوێنەری خەڵکی دهۆکی بێت بچتە پەرلەمانی عێراقی شولێ باش بکات. تمام درست دەبات خودی ما بواری چ کەسێ کورد نینە کاک بەیاریژ ئەو کەسێکی چونکە هاتوونەکە کەسێک بووی ملەتی چ ناکرا حەقی خەلکیە و وەزعی وایە معاشی چێ بیتن معاشی وەختدا بێتەدان بەس دیسا ئەس بێژم خەلک هەمید واقعیرانە دەرباز بیت یعنی ئەف بێ ئومێدیا خاڵێمەت بێژیتن ڕاستە خەلکێکی گرتی بەس نەتیجا کاری دەوێ بێ ئومێدێراکێ و دێ باشتر. حاجی وەرە باغ وەرە حاجی. ساسەوان نەشتن چی خۆدا شوێ بەس بۆ بەیکەیە. پرسیارێک لێوە بکەم پارتی ئەوەندە شتی کردووە کە شانازی پێوە بکە ئێوە دەنگی پێ بدەن داواتان لێ بکە گوێ خۆ بێنەوە دێ بصراحە داخە بدێ دێ بصراحە داخە ئەبرۆ پارتی لیستە حاکمە مە ببێت نەبێت شۆلت باشێت کردین بەس کێ ماسیژێتین بەس ئەمت ماڵا خۆدا ئەس بەحسی خۆکەم ماڵا خۆدا نوکە ئەس ماڵا خۆ پشکردینێکی بکەم ئەکید من کێ ماسیەتین کێماسیەکانی حکوومەت و پارتی چییە بە کاک بەیاری بڵێ کێ ماسیت حکوومەتی مشکلە مەسەر سەر کێ ماسیت حکوومەتی نینە مە ئەبرۆکە هەلبژاردنە گەل حکوومەتا مەرکەزی دەبیت ئەم کێشێت خۆ خراپ دەینە ڕەخێکی پێک بەم هەمی ئێک دەنگ بچینە سەر سندۆقی دەنگدانێ چکو مەگەل حکوومەتا مەرکەزی پێویستە موچەت وەختی خوددا بێدەدان گرنگی عایلێت شەهیدا بێدەدان جا هندێ چکەن موچەت وەختی خوددا هندێ چنە بەغدا تەکید چکەن بەغدا کاکێ ئەس بەردەوام بێت بەسەر موچە هەمی خەڵ چاوەڕێ موچە هیم چنە بەغدا هندێ پارێت کوردستانی اینم بە بەڵێ بتەکید دیدنا من ئەف گێندەلیاک العێراقی هەیکوب ملیارە دۆلارە یێت چەند پێویستە ئەم کاری سەر بکەین زڤری نەوە کاک بەیارەتوانی بۆم بژمێری کە پارتی چ شتێکی باشی کردو و شانازی پێوەکەن و بەڕووسوری دێنە ناو خەڵک دەڵێن دەنگمان پێ بدە بەڵێ ئەس بەردەوام بێت بێژم مە داکوکیا سەرمافی خەلکی هەرێما کوردستانی کردی و کێشانەتەویە مەیابریە پێش دیتنا من کەس نەشێتن مزایدی سەر پارتیت کە سەروی بابەتیدا هەمی لایەنێت سیاسیەت عێراقیژی شەهدەیە هەندێدان و تەنها لایەنی سیاسی و خەلکی باوەری پێ هەیە دێ بڕیارە خود درست دەتن پارتی کوردستان ئەم شوێ ئەف باوەڕ بکە پارتیا پێز نەبیت بەغدا دێ کێشە ئەف دەست کەفتێت مە یەت دەست ملەتی کوردکەتین دێ کێمتر لێن یان ژی دێ زەحمەتتر لێن داخازاوێت کاک سەنگەر ئەوە بازارê بژنێوێرێ سیکات çelê wextê xwe wextê Kurd revî notoyekê çûn lêre nemaş ber Sedamî tirsiyan xelkî zor harîkariya Kurda kir waku penaber li wan bacêral Tirkiye Îranê vêca xel zivirî ve ev tiştên ku wel girtin her ku harîkarî lêre firûtin. Etir êre bû bazarê çelê heta nukajik.
همین پشتوانه و جهات تیگهش خدا شده که مازرا برا مالا که مازرا جی بۆچی ئەو متمانێت پێت هەیە یعنی پی تی وی هم همیشه زنگ خوب تینه ولی دیتی خود چوید کردستان دوره که باشه اینا یه تیگهش خدا شده که مازرا برا مالا که مازرا هم همین پشتوانه هم نخواهید که افلای رجی یک دقبن البغداد موافقا کردا نچد هم همین یک دنگ بین تۆ چ دەڵێ کاکبەر از بیشتر مقدم لیست 184 همایی درسته. ئەی لیستەکانی دی مقدم لیست 184 در بجری ما سنگر میگوید تا هشتا خلکی باوریا پارتی دموکراتیک کردستان هی کو دشید او پدر دست کفتا بو خلکی هرما کردستان. بەڵام لایەنی دیکە شەنیسایانەوە لە دهۆک دەنگ بێنن ان شاء الله ده لایەنی دیکە یانێ پارتی لیستای کتیه یا برام صالحی اویدید بجنم نوعی پارتی دو نظام که در بخن ام جوان بگیرن چه یک جه پارتی گرفت کس نه جه پارتی بگیرد سنگر اما شوازی شلوشاب کی اما پیان شلوشاب برگیس آنی نه یه منطقه دو که و منطقه همیه حال چت بجه وی رنگی شلوشاب کو بجنم وی کی بیا دو که نه فلا چت کن بله جانه هین چت بیجن بو کاک بیاری مرشح الدهو که دیشت پارلمان عراق وید بو خلکی دو که چپ کرد داد دنگی بدته و چتا پارلمان عراق بس خزیره کردیم بجای که وکی بر هم آبچن روی نخال فندق و کیفا و سیران و نه ولی ما چنچه هکه بیاری مفخوی خودی گوێ خۆ بدە کاکبەر بزانانی چ دەڵێت دێتەوە ناو خەڵکی خۆت کاکبەر کە بووی ئەندام پەرلەمان کاک سەگەر ئەس بەردەوام ناو خەلکی دابوویمە پتریا کارێ من ئەز دادگەهێژی ئەوەل دیف کێشێت خەلکی و چارەسەرکردنا کێشێت خەلکی ئەست بکەم پێویستە ئەم وێ بەردەوامیە بکەین وێ خزمەتێ بکەین مام و ئەس بێژم ڤیا هەر کەسێکی بچتە بەغدا زمانێکی باش زانتن خبرێک هەبیتن یه بویر بتو جرأت جب زمان عربی چی که زمان عربی تو نزانی نابیتن تو بله همه تست اکی بکن دیچه پارلمان عراق وید شرب عربی بکن خب کردی نه آخوتن عبادی تنا گد کردی مالکی تنا گد های نه تو عربی زانه خال اری والله کیفک نيحة سيد بار هناك مشاكل كثيرة بين أقليم كردستان وحكومة بغداد يعني الناس يقولون بأن بغداد ما ينطوا حق الأقليم والناس الشعب عندهم انتقادات لسلفكم في برلمان العراق ايش سوي للشعب الأقليم للدهوك لهذا الرجل العجوز سوف نؤكد على تنفيذ كافة المطالب الكردية بما فيها المادة 140 وتنفيذ الدستور العراقي كصفقة واحدة وعدم تجزئة أو انتقاء مواد التي تصب لصالح حكومة المركز وإهمال مواد التي تصب لصالح الأقصى. سنجر عربية كي باشا عربية كي فصحاش قصة كاتن يعني أوي كلا قرآن نصرة يعني زور باشا. حاجي شو مو حاجي؟ أنا عربي درسته. درسته حاجي أوكي ده. حاجي ممنون بجنابته. حاجي يلا ممنون لتين يلا ممنون. ما بقطع هذا همية. السلام عليكم. دناسيوا اخونا تشامينا والله بدل شحاله تواشي سلام دناسي كاك سانجا او مشهوره او من شانازي بيو او لشري او كاك دناسي هنا بله اجد بيجم كاك كاك بدلي قوتيا بيشمرك خدنا جامينا با تشي بو ما بحث كا هو مندوب هو نكود ما ديار وين ما سروكي سروك بارزاني بتشدش منا خونا كمان ديا يعني نحن را بيشمرجه كي وكي من خبود جمران ياد ويجي او بيشمرجه سنجر هذا هم برايد مبون متشافونات كر هكروان خو كمان دو بار بكبري وانا از خو كمينم كاك سنجر اجد بيجم كاك بدلي چاغوتا بيشمرجه خو خونا كمينن امجيل بغدا خونا كمينين ودي بسر فرازي بسر بلندي دا قازا موافقه كريمه من اول سنجر خوينا كمان توج لبرلمان العراق قد خونا كمين وكو بيشمرجه چ داواکاریەکتان هەیە دەبێ کاکبەر لە بەغدا چۆن شەڕی پێ چی بکا بۆ پێشمەرگ تاریخێدا بەری مەوهەوە خۆرتێت کووردا کچۆکوڕێن کووردا گەلک دیفاع یاش بێ ئاخا پیرۆزکردی گەلک کچۆکوڕێن کوورداژی خلفا سێداری ئاماچی کردی خۆ وەختە چوونە بەر کنەفێ دەستێ خۆت هەوێتە کنەفاوانە وەختە گەردەن ئەوانە نازک دگرت پێتکەنین وانە وا خۆرتێت کووردا پێتکەن گوتی دی چکەن دێمە خلاصکەن
کەس نەشێت خۆرتێت کووردا کچێن کووردا دایک و بابێن me سەر ئاخامە بێ بنیاد بکەتن بجا ئەوانە گوت ئەوانە مە بەدیلێت خۆیت هەین مە بەدیلێت خۆیان تێک چێکرین بۆ دیفاعش گەلێمە بکەن بجا هیڤیامە ئەوە بەدیلێوان ها ئەم ئەوەینە وانا بحسبت کرد برام ببخت و بوجدان نبین دنگی خب دینه خویناوان شهیدا دنگی توش حماس نبود حماسی کردینی ها تاثیر ده نبود کاک بیار اوه یعنی افاقنا البيرات بمين البرلمان العراقي تشرف كي كاك بيدار از جيشم وكي كاك بدلي شرط بيداي يا مجد بردوام يا وي خباطا يا سخت زحمت كوان كيشاي اوي خب جمين بو دجمنا وجدان وغيرت وشرف شنو كان بيار خب جمين ديارة كرت شنو كان صدقاء جناب سروكي بيجم شر جدا همي قواستر كفتون شكستن يتهين بريندار وشهيد هين كان شهيدك بعدان تلفون دانو استانتن القلمة كرم تلفونه وتكايا درست بومن بجن تشي بويا ما قلت قربان سر كفتنا صصده ما افدز ويناي بس خوينا چندين قهرمانين قلي كردستان يا افت داستانه يا هتي تمار كر خوينا همي شهيدا تزگiriyor كتعف كي مزغاني رونكت بيان دخواري اي انسان كي olsa çu vicdan çu zamir yani dengina değil او بيبخل بو بگو ببخ نبی گل همی آخفنید که بدلی از بیجم پیوسته اندام پرلمان یه جریع بیتم دست بکی خبره و اختصاص هبیتن دیسا پیوسته پاراستنا مافید خلکی هرما کردستانی بشیوه کی گشتی بکیتن و باری بیاری بسه بغداد پارا نی نیاد بله کارسنگر او دو سروج اللي رين دركوت مثلا دهو زور بيت زوري خلكي بارتيا يكي اندام نونري ام خلكي بارتي بقرصه ها كاك بيار بەڵام خەڵکی گلەیی هەیە هێویدار خەڵک پارتیە خەڵک هێشتا بڕوای بە پارتی هەیە بەڵام خەڵکی زۆرەکە گلەیی هەیە وانێ کاک بێت کاک سەنگەر دەستپێکێژی مگوت خەلکی گلەیەت هەین گەلە گلەیەت واژیت ڕاستن و درستن و پێویستە چارەسەریا وان گلەییا بێتەکرێن چ شتێکی مهمی خەڵک لای تۆمایەوە کە بچی لە بەغدا ئیشی لەسەر بکەین بەلێ ئەس بەردەوام بێت بێژەم دا کوکیکردن مافی خەلکی هەرێما کوردستانی دیف دستوری ئەولەویەتە مەیە یادیژی باشترنا بارودوخی خلکیه دارایی یه آبوری اوشی فرد و خاله گلکت سرکین الدفمن کاری سر بکن اگر ام آرشید خود گل بغداد چاره سر کین دی بارودوخی خلکی بشوه که اتوماتیک چاره سر بیتن اف قیران نامینت لەگەڵ بەڕێز بەیاردووسکی کاندیدی پارتی دموکراتی کوردستان لە پارێزگای دۆک کۆتایی من بە بەرنامەکە هێنا حتا بەرنامەکی تر من و سەنگە لە بەرنامێ دێ چکەن دێ چی دەکەن لەگەڵتان دەبین خۆتان لەگەڵ